گەردیوارێک بە بەرزایی دە بۆ 12 متر بە درێژایی سنوورەکانی ئەمریکا و مەکسیک بنیاد بکرێت هەروەک سەرۆک دۆناڵد ترامپ بەنیازە ئەوا لە کەنداوی مەکسیکەوە بەرەو ئۆقیانوسی ئارام هەتا دوورترین خاڵی سنووری دەبێت. بەداخەوە خەڵک هەوڵ دەدەن لەو دیوارەکەەوە دەرباز ببن لە ڕێی مەلەکردن لە ئۆقیانوسی ئارام یا بە بەلەمی ماسی گران بەڵام نقم دەبن. هاوکات ئەنریک مۆرینز دامەزرێنەری دەستگای بۆردەر ئەنجڵ هەوڵەکانی تەرخان کردووە بۆ یارمەتیدانی کۆچبەران بە درێژایی سنوورەکانی باشوور کە بریتین لەوانەی تووشی وشکبوونەوە دەبن لە بیاباندا کە بە پلەی یەکەم دێت بۆ هۆی گیان لە دەستدان لە نێو کۆچبەران. ئەم دیوارە بە ناوی ئۆپراسیۆنی دەواازە پاراستنەوە لە ساڵی 1994ەوە هەیە و بۆ تەمایی گیان لە دەستدانی زیاتر لە 11,000 کەس 20,000 میل سنووری ئەمریکا و مەکسیکە و یەک لە سەرسەی دیوارە لە هەر شارێک دیوارێک کراوە. سەرۆک ترامپ دەڵێت پێداویستێکی ئێجگار زۆر بە دیوار هەیە بۆ ڕێگرتن لە کۆچبەرانی نائاسایی لەو شوێنانەی شۆڕیەکانی لێ نییە و لە ڕێی تەکنۆلۆژیاوە چاودێری دەکرێن. گەر خەڵکی پیان وایە سنوورەکە بە تاوی کراوەیە ئەوە بە هەڵەداچوون. بە درێژایی 600 میل دیواری سنووریمان هەیە و لە شوێنەکانی تریش بربەستە سروشتیەکەمان هەیە لە هەندێک شوێندا تا 3350 متر بەرزە وەک خاڵێکی سنووری لە ئەریزۆنا کە ئێجگار خەتەرناکە و کەس ناوێرێت خۆی لێ بدات. شێن مۆرفی خانەنشینی پۆلیسی ساندیاگۆ دەڵێت ژمارەی کۆچبەرانی نائاسایی لە باشووری کالیفۆرنیا کەم بوونەتەوە لە ئاکامی ئەو بربەستانە بەڵام ڕویان کردوتە شوێنانی تر. هەر هەمویان بە ناچاری ڕویان کردوتە ناوچە بیابانەکان و قاچاقچەکان کە باشیان نییە بە خەڵکی دەڵێن بە قاچاق دەتانگوێزینەوە و ئەوە گەیشتە ئەمریکا ئیدی ئەم ڕێگەیە بگرن بەڵام خەڵکەکە بەهۆی توونەتی و گەرما و هیلاکیان دەمرن پێویستە ئێمە بە دووی ئەو قاچاقچیانە بکەوین. بەگوێرەی تۆژینەوەیکی واشنگتن پۆست گەر ئەو دیوارە بە درێژایی نیوەی سنوورەکان تەواو بکرێت لەو شوێنانی بربەستەکانی لێنیە ڕەنگە تا 25 میلیارد دۆلاری تێبچێت. سەرۆک ترامپ لە میانەی کۆمپەینەکەدا خەمڵانە بووی نیوەی ئەو بەهایەی تێدەچێت.